هێمن بە دوای شتێکدا دەگەڕێت کە 32 ساڵ لەمەوبەر دەسەڵاتی بەعس لێی ون کردووە. تەرمی برا شەهیدەکەی کە بەعس شەهیدی کرد و لەم ناوچەیەدا خستوویەتێ چاڵ. دەیەوێت تەرمەکەی بدۆزێتەوە و بیباتەوە گۆڕستان و بینێژێت. بەدەم گەڕان بە دوای تەرمی براون بووەکەیدا چیرۆکی شەهید بوونەکەشمان بۆ دەگەڕێتەوە. وەڵا بەدای گۆڕی براکەم ماگەرم 32 ساڵە چاوەڕێی دۆزینەوەیەکەن لە ساڵی 1970 ئەم برای منە نەخۆش بی ماڵمان لە تەپەسپی بووی. باوکمیش لە حەملە سەرکردایەتی بیت و دایکم ئەو کاتە براکەمی هاورد بە سیارەکە سێ محەموود تا بنەکە لە بنەکەەوە سیارێکی تراوەڵی تاوەلی هێر و لە ڕژێکی تاوەلی تاک و کفری کە گایانە نەخۆشخانەی کفری لەو ڕێکسەر دەرزێکیاندالی و شەیدیان کرد. دایکم ئاڵکیا شێعەتا بۆی کە یارمەتێکی بدات جەنازەکەی بداتەژمان تر شێعەتاوە دایکم وتی دایکەکەم ئەم کوڕەی تووە بەلەوە بگەیتە ناو ئەم شارەوە مستەشفا ئیخباری کراوە وتیان ئەمە کوڕی پێشمەرگەی و هاوەڕێوە تێت ئیخباری کراوە وای بە دایکم وت. ئێرە کە باکووری دەی کارێزە پێش ساڵی 2003 ناوچەی ژێر دەسەڵاتی بەعس بوو. 2 کیلۆمەتر لە سنتری قەزای کفریەوە دوورە. شاید حاڵەکان و شۆفێری ئەو شۆفڵەی کە تەرمەکەی خستووەتە چاڵ بۆ هێمنیان سەلماندووە کە تەرمی براکەی لەم دەوروبەرەیە. شاید حاڵێک دەڵێت شەهیدکردنی ئەو گەنجە لەو کاتەدا تەنها بەهۆی ئەوەوە بووە کە باوکی پێشمەرگەی یەکێتی بووە لە گەرمیان. وتیان ئەمە کوڕی پێشمەرگەیە باوکشی ئەو کاتە لە حملەی سەرکردایەتی بوو. من ئەو معلوماتەمە یازانم دوایەوە لە گەرمیانە بە تایبەتی لە دیهاتەکانە دەنگی داوە ئەو کوڕی کاکسەمەدە کە وتیان بردیانە بە خستخانە و لەوێ دەرزیان لێدا و کوشتیانە. یعنی دوای پرسیارەوانەمان شەکرد وەکو خەڵکی دێوانە وتیان لە منتیقەی کارێز شۆفڵەکەیان بردێ و شێعەتا شوێنێکی بۆی دیاری کردو لەوتیانە هەتا دایک بڵێن شەیدەگا وتیبانە ناو قورسانەکە بینەوتیە حکومەت بەعس قبولیان نەکردوتیان ئەبێ دووری قورسانەکە بێت. ئەگەرچی هەنگاوەکانی هێمن لە 32 ساڵی ڕابردوودا خێران نەبوون لە دۆزینەوەی گۆڕی برا شەهیدەکەیدا، بەڵام ئێستا لایەنە پەیوەنددارەکانی لێ ئاگادار کردووەتەوە و داوای هەیە حکوومەت هاوکاری بێت بۆ هەڵدانەوەی گۆڕەکە. ئێوە لە کەیەوە پێتان زانیوە کە یەکمانگیڕێکە تقریبان پێزانی مایەک و چەند ڕۆژێکە پێزانین کە ئەم شوێنەیە پێشتەیانوت لە دەوروبەر کارێزە کەیتر پرسیار و بە داجاتونمان کرد وتیان ئەم شوێنەیە شاید حاڵەکان. باشە ئیجراءاتان لەگەڵ وەزارەتە؟ بەڵێ داوامان کرد لە دەستگای شەیدان لە ڕزگاری داواکاریەکەمان لێوەرکردە بەرزان کردە بۆ وەزارەت و بۆ دەستگای گۆڕە بە کۆمەڵەکان موافقیان دەربڕی لەسەر 50 متر کە بۆمان دەستکاری بکەن و دەری بێنن. ئەمەش چیرۆکێکی تری قوربانیدانە لەم وڵاتەدا لەسەر کوردبوون و پێشمەرگایەتی باوک کوڕی گەنج شەهید دەکرێت و بە 32 ساڵی دواتریش گۆڕەکەی نادۆزرێتەوە. سامان کەریم کورد چاد نیوز کفری.